بەڕێزان لە هەرکوێن سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکتر لە پایتەختی کوردستانەوە بەدیدارتان شاد دەبم لە درێژەی گفتوگۆکانی پرۆگرامی دەپرسیار لەگەڵ بربژێری لیست و هاوپەیمانەتیەکان ئەم شەویش بەڕێز کاک حاجی کاروان سەرۆکی لیستی یەکگرتووی ئیسلامی کوردستان میوانمە پرسیارەکانمی ئاڕاستاکەم و دەرفەتیە دەم ئەویش هەم بۆ چوونە تایبەتەکانی خۆی هەم پەیامەکانی حیزبەکەی و لیستەکەی بگێنێتە هەواداران و دەنگدەرانی یەکگرتووی ئیسلامی کوردستان. ئێستاش پێشوازی لە بەڕێز کاک حاجی کاروانەکەین با بفەرمێت. فەرموو. بەخێر بێ حاجی، سەحەتە حاڵە مەندونەوی و باشی مەقنەویات لەگەڵ بانگەشەیە. واللهی هیلاکین و بەردەوامین و انشاءالله بەخێر بێ سەرچاوەکانم. سپاس بۆ ئامادەبوونت بفەرموو کاک حاجی. وسڵاو بۆ میوانانش. سەرچاوانم سەرسەرم. بەخێر بێ ئاخوا. مەمنون. کاک حاجی دیارە بەڕێزت ئەندام پەرلەمانێکی دیاری کوردستانی ئێستاش بربژێری بۆ ئەم خولەی پەرلەمانی عێراق خەڵکێکی زۆرت ناسێ، بەڵام بۆ ئەوانەی کە زیاتر یانەوێ ئاشنای جەنابەت و بیرروبۆچوونەکانت بن با ئەم سیڤیەی جەنابەت ببینین. فەرموون بینەرانی بەڕێز. کەنعان نەجمەدین ئەحمەد ناسراوە بە حاجی کاروان لەدایکبووی کەرکووک 1970. حاجی کاروان بڕوانامەی ئامادەیی بازرگانی هەیە لە ساڵی 1993ەوە لە هەولێر نیشتەجێ. حاجی دەڵێت زاوای هەولێریان. حاجی کاروان باوکی دوو کوڕ و دوو کچە. لە ساڵی 1993ەوە لە ڕابیتەی ئیسلامی کاری کردووە. ئەو لە ساڵی 2000 کوردستانی جێهێشتووە و 2004 گەڕاوەتەوە. بەڵێنی داوە هەرگیز کوردستان جێ نەهێڵێت. حاجی کاروان دامەزرێنەری ڕێکخراوی خێرخوازی بەختەوەریە. بە گوتەی خۆی لە دوای ساڵی 2004ەوە ئەو ڕێکخراوە نزیکەی 15 ملیۆن دۆلاری بۆ کۆمەککردن و هاوکاریکردنی سەرجەم چین و توێژەکان کۆ کردوێتەوە. حاجی کاروان پەرلەمانتاری فراکسیۆنی یەکگرتووە لە پەرلەمانی کوردستان و ئێستا کاندیدی یەکگرتووی ئیسلامی کوردستانە بۆ پەرلەمانی عێراق. حاجی دەیەوێت ئەزموونی پەرلەمانی کوردستان بگوازێتەوە بۆ پەرلەمانی عێراق، چونکە پێی وایە عێراق پابەندی بڕگە دەستوریەکان نەبووە لەبارەی هەرێمی کوردستان و هیچی بۆ کورد نەکردووە. ئەوان بودجەی هەرێمی کوردستانیان لە سەختترین کاتدا بڕیوە. حاجی دەڵێت قەواری هەرێمی کوردستان و ناسنامەی کورد لە مەترسیدایە. تێڕوانینی حاجی کاروان لەسەر عێراق ئەوەیە ئەوان نایانەوێت ماف بە کورد بدەن، بۆیە دەبێت کورد جارێکی دیکە ڕوو لە بەغدا بکاتەوە بۆ ئەوەی مافەکانی بەدەست بهێنێتەوە. حاجی کاروان پێی وایە هەرگیز کورد قەرزاری عێراق نییە، بەڵکو و پێچەوانەکەی ڕاستە، چونکە عێراق کۆمەڵی پابەندی هەیە دەبێت لە بەرامبەر کورد و هەرێمی کوردستان جێبەجێیان بکات. بەڵێ بەڕێزانەوە سیڤی بەڕێز حاجی کاروان بوو، سەرۆکی لیستی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە هەولێر. ئێستا بە دەنگدەرێکی کاک حاجی و دەنگدەری چەند لایەنێکی تر ببینین کە گفتوگۆکەن لەسەر ئایدیا و لەسەر کارنامە و پرۆگرامەکانی یەکتر، پاشان لەگەڵ کاک حاجی کاروان دەسەکەم بە گفتوگۆکەم. فەرموون. بەخێر بەسەر چاوەکانم کاک هۆشمەند قادر لە هاوپەیمانی کاک ڕزگار عەلی لە بزوتنەوەی گۆڕان هەروە کاک هێمن ئەسکەندەر وەکو دەنگدەرێکی یەکگرتوو. کاکە هێمن ئەم شەو کاندیدێکی ئێوە میوانمە، چاوەڕوانیتان لە خەڵک چییە بۆ چۆنەتی پێشوازیکردنیان لە یەکگرتووە؟ خۆشت بۆ دەنگەدەی بە یەکگرتوو؟ بەڵێ دەست خۆش بێ کاکرام، سوپاس دەکەم. من بە تێگەیشتنی خۆم کە مێژووی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەبینم لە کاری سیاسیدا. پێم وایە دوو خاڵی تەمایز تێدایە کە هاندەربی بۆی من دەنجی پێ بدەم. یەکیان من خۆم بە تەبیعەت کەسێکی متەدەینم و حەز دەکەم هێزێکی ئیسلامی باگراوند ئیسلامی بە تێگەیشتێکی ئیسلامیانە حکومڕانی وڵات بکە. پێم وایە ئەمان باشترن لە خەڵکی تر. و خاڵی دووەمی تەمایزی یەکگرتوو ئەوەیە کە لەگەڵەوەی کە هێزێکی ئیسلامیە هێزێکی نەتەوەییشە کە ئەمە هەر خۆ نەزعەکی نەتەوەییم هەیە و پێم وایە دەکرێت هێزێکی
نیشتیمانی نەتەوەی حکومڕانی وڵات بکە بە شێوازێک بە جۆرە کە چاکتری بی لەوانی کە هەن لە سەحەکە و ئەوانی کە حکومڕانیان کردو بەتایبەتتر ئەو دوو هێزەی کە ساڵ و زەمانەکە باشە یەکگرتو بۆچی پڕۆپاگەنداکە مەسەڵەن یەکگرتو قەنەعەتە وایە زیاتر چاوی لە جەماوەری ئیسلامیەکانە یا لە بزوتنەوەی گۆڕان و لە یەکێتی و لە پارتیش پێ دوایە ئەمجارە خەڵک دەنگ بە یەکگرتووە تۆ لە دەنگدان ناکرێت ئەتیماد لەسەر یەک بەشە دەنگ دەربکەیت چونکە هەر هێزەک ئەگەروا بکە زەرەر دەکات پێم وانە یەکگرتو تەنها چاوی لەوە بیکە ئەو بڕە دەنگ دەرێک کە یەکلا بۆ تۆ بۆ دەنگدەری ئیسلامی دەنگ بە یەکگرتو بداوە لە لیستەکە یەکگرتو ئیسلامی هەندێک کاندیدی بێلایەن هەیە کە لە دەرەوەی یەکگرتوون لە دەرەوەی تەنزیمات و ڕێخستنەکانی یەکگرتون لە ناو لیستەکانی یەکگرتون بێگومانم بەشی ئەوە لە خەڵکی ئاسایی لە جەماوەری ئاسایی تەنانەت ئەوانەیە کە ڕەنگە لە ڕابردوش دەنجیان بە گۆڕان داوە دەنجیان بە لیستێکی وەکو هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری دروست بووە چاوی لەوەیە بە پێی قسەی شرۆڤەکاران کە خەڵکانێک هەیە لە یەکگرتو تۆراون لە بزوتنەوەی گۆڕان تۆراون یا لە هەر حیزبێکی تر ئەوان دەنگیان پێ بدەن تۆ پێ دوایە مەسەڵەن جەماوەری ئێوە بەشێکی وەکو هەندێ قیادیتان چۆتە ناو هاوپەیمانیەوە دەنگدەرەکانیشتان بڕۆن دەکرێت بڕک لە دەنگدەر بڕوە چونکە دوجار یەکگرتو یەک لەو هێزانەیە کە بەردەوام ڕێژەی دەنگدەرەکانی زۆر دەقات زیاتر بۆ لە ڕێژەی ڕێخستنەکان یعنی ڕێخستنەکانی یەکگرتو بە ڕقەمەکانی هەڵبژاردننی ڕابردوو بە مەسەلەن بە قیاسکردنی ڕێژەی ئەو کەسانی کە ئەندامن لە ناو یەکگرتووە ئەو بڕە دەنگەی کە یەکگرتو دەیهێنی دەقات و زیاتریش لە هەڵبژاردننی پێشوە نسبەت بە ئێوە کۆمەڵ زیادی کرد بڵێ ئەم جارە پێ دوای یەکگرتو کەمەکە زیاد نا ئەم جارە بەدڵنیایی و یەکگرتو دەنگەکانی زیاد دەکات بە تایبەت لە شاری هەولێر دەنگەکانی زۆر زیاد دەکات و نزیکی دەکاتەوە لەوەی کە کورسی ببە زۆر باشە کاک هۆشمان پێ دوایە خەڵک یا چاوەڕوانیەکانی هەندێک لە قیادیەکانی هاوپەیمانی دێتە دی کە فعلەن خەڵکانێک بەهۆی بوونی هەندێک سەرکردەی پێشووی یەکگرتووە کە چوونەتە ناو هاوپەیمانی دەنگی یەکگرتووە بن هاوپەیمانی بۆ دیموکراسی دادپەروەری حیزب نییە بەڵکو چەترێکە بۆ کۆکردنەوەی هەموو ئەو ئیسلاح خوازانەی ئەو چاکە خوازانی کە دەیانەوێ گۆڕانکاریشی ڕیشەیی لە حکومڕانی هەرێم کوردستان بێتە کایەوە و بێگومان هاوپەیمانی بۆ دیموکراسی دادپەروەریش چاوی لە هەموو دەنجی دەنگدەرەکانە دەنج هەرێم کوردستانە و بوونی ئێوە ئەم جارە کاریگەری لەسەر ڕێژەی دەنگی یەکگرتو چیە بێت؟ بوونی ئێمە کاریگەری لەسەر هەموو حیزبەکانی تر دەبێت بەتایبەتی لەسەر یەکگرتو گۆڕ ئێمە چامان لە هەموو هێزەکانە هەر کەسێک بێوێت دەنگ بدات بە هێزی هاوپەیمانی بۆ دیموکراسی دادپەروەری کەواتە ڕازیبوونە بە گۆڕانکاری کە دەیەوێت لە ناوچەکە ڕووداتن و بۆچی دەتەوێت دەنگ بدێ بە دیموکراسی هێزی دادپەروەری لەسەر بنچینەوەی هاوپەیمانی بۆ دیموکراسی دادپەروەری بوونی چەندین کەسانی ئەکادمی و کەسانی باش کە دەیانەوێت گۆڕانکاری بکەن باشە بوونی کۆمەڵێک کەسایەتی دیاری پێشووی یەکگرتو باگراوند یەکگرتو کاریگەری ئەبێ لەوەی کە ئەم جارە یەکگرتو نەتوانێت دەنگەکانی پێشوو بێنێتەوە و ئێوە دەنگی یەکگرتو بەرن بێگومانەوە 12 وەڵامە دەداتەوە باشە بە نسبەت بزوتنەوەی گۆڕانەوە ئێستا بوونی مەسەلەن کەسایەتێکی وەکو دکتۆر بەرهەم جۆرێک لە بوونی هاوپەیمانەتیان لە هەندێک ناسەوت ناوچەی دیاریکرا و کاریگەری هەیە لە سەرەوەی دەنگی بەشێک لە گۆڕان خوازان دەنگ بە هاوپەیمانی بن بێگومان کە بزوتنەوەی گۆڕان لە 2009 دروست بوو بزوتنەوەیەک بوو کە هەڵگری پرۆژەی مەدەنی بوو کە هەڵگری دوور لە هێزی چەکدار دوور لە حەشرەت دوور لە بنەماڵات دوور لە ئایدۆلۆژیەکی دیاریکراوی ئیسلامی کە بەکار بێ بۆ حیزبی سیاسی دروست بوو لە دوای دروستبوونەوەی بزوتنەوەی گۆڕان ئێمە پێمان وایە هەر هێزێکی سیاسی لە دوای ئێمە دروست بێ بەرهەمی ئەو ئازادەیە کە بزوتنەوەی گۆڕان هێنایەکایەوە و بەرهەمی ئەو ئازایەتی و ئازایەتەیە کە بە هەستەکەی کۆپیتانەکەنەوە بێگومان هیچ هێزێکی سیاسی ئێمە پێمان خۆشە هێزە سیاسیەکان ئەو بەرە سیاسیە کە بزوتنەوەی گۆڕان لە 2009 ئەو دابڕانە سیاسیەکە لە نێوان پارتی و یەکێتی و گۆڕان لەلایەکۆ دروست بوو پێمان خۆشە ئەو بەرە سیاسی ئەو پرۆژە استراتیژیە کە بزوتنەوەی گۆڕان بۆ نیشتیمان و بۆ خەڵکو بۆ نەتەوەی هەڵگرتووە
حیزبەکانی تریش بە تایبەتی و حیزبە نوێیانە دروست بوون بێنە ناو ئەو بلۆکە مێژووی باشە، خەڵک بەڵام یەک- پێمان باشە. وانە هیچ کاتێ پێمان وانە هیچ حیزبێکی تازە هیچ حیزبێکی نوێ هێشتا بزوتنەوەی گۆڕانی تێپەڕان بێت. باشە، چکە بزوتنەوەی گۆڕان هەندێک جار قوربانی کاکە ڕزگار هەندێک جار بۆ نمونە بە تایبەتی ئەم ماوەیە فۆکەسێکەیە لەسەرەوەی کە گۆڕان بەرە و نوعێک لە عێراقچێتی ئەڕات مەسەلەن ئەمە کاریگەری هەیە لەسەرەوەی ئەو خەڵکەنەتەوەیانی ناو بزوتنەوەی گۆڕان بەرە و لای یەکگرت و بڕۆن من پێم یا وایە بەرە و لای حزبێکی تر بڕۆن کە لەگەڵ گوتارەنەتەوەیەکی دەنگدەرانی گۆڕانایەتەوە بزوتنەوەی گۆڕان کە لە ئەساسا دروست بوو هەڵگری وەهمی سیاسی گەورە گەورە نەبوو هەڵگری وەهمی نەتەوە وەهمی دەوڵەتی کوردی و وامی شیعاری قەبەقەبەی وەکو پارتیوێکێتی نەبوو بۆی خەڵکی کوردستان بەخەڵاتێنی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ واقعێکی سیاسی بە بەرنمەیەکی یعنی ئەوەی کە یەکگرتووی کرد بە وەهمی ئەزانی مەسەلەن لە نقطەیەکە لەگەڵ بە دەرەجەی یەکەم پارتی لە گوتارەنەتەوەک یا بە دەرەجەی دووەمێکێتی یا بەش بوو بێگومان کە ڕیفراندۆمەکە کرا کە پرۆژەی دەوڵەتداری هەڵگراوە ئێمە لە ماوەی مانگێکی ڕێگە پێمان وا بوو ئەم ڕیفراندۆمە ئاسەواری زۆر خراپی لەکەوێتەوە ئەم واقعی ئێستامان بینی بۆیە یەکگرتووی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی بواە چاوی لە داهاتوو بە لەگەڵ ڕیفراندۆمەکە نەبایە و تابعی ئەوەی کە ئێوە دوای کەوتون خاڵی قوتە بۆ خۆتان مەسلەی مەسەلەنەتەوەیەکان یا خاڵی لاوازە خاڵی قوتەوە ئەرچی خۆمان بەجێگەیاندوە بەرام پێ دووە وەکو مەسەلەن کاک ڕزگار وەکو دەنگدەرێکی گۆڕانەڵە ئەمە وەهمێکی قەبەیە یا ئەمە نانە وەهم نییە بە ئەمە ئەرکە و ئەمە بەشەکە لەو استراتیزیت و ئەدەبیاتی کە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە بۆ دینەتەوەی هەڵی کردووە قەت پەشیمانی وەکو یەکگرتوویەک بەنگەنداوە سەر بەخۆی من خۆم دەنگم بە سەر بەخۆیدەوە پەشیمانی و ئەگەر جارە شتیش ڕیفراندۆم بکرێتەوە دیسان دەنجی پێ دەدەمەوە یەکگرتوو بە خاڵی بەهێزی خۆزانە حەزەکەم ئەو نقطەی ڕوونکەمەوە یعنی دەنگدانەکەی مامۆ سەلاحەدین بە بەڵێ و دەنگدانەکەی کاک عومەری سەید عەلی بە بەڵێ هیچ جیاوازی نەبووە هەردووچیان بەڵێ بوون دەنگدانەکە زۆر فەرقیە بوو یەکگرتووی ئیسلامی لە ماوەی مانگێکە ئەوە خەتی ڕازەوە ئەو دەنگدانە لە ماوەی مانگێکە تورکیای کرد ئەستەمبولی کرد ئێرانی کرد بەردەوام تابعی مەزعوب بەرزانی بوو لە هەموو مەلعەبەکانە لە هەموو حاڵەت جەماعەکان بەڕێز سەلاحەدین بەهادین لەگەڵەوە پرۆژێکی نەتەوەی هەموو کوردە بۆ تاپۆیەکەن لەسەر یەک کەس بەڵێ من پێم وایە یەک دقیقەت خۆ ئەوە بڵێ دەنگدانەکە جیاواز نەبوو جیاوازەکە ئەوە بوو ئێمە زوو خۆمان یەکلا کردەوە ئەوان ڕۆژێک پێش دەنگدانەکەی ئەوان خەتی ڕەجعەیەکە هەندێک قیاد یعنی من ئەوە خۆیان حەقە وەڵام دەنەوە من پێم وایە ئەو ڕاستیەکی تێدا نییە کە فعلەن لەلایەکەوە دەنگە دەی لەلایەکی شێمایەکی بە خاڵی لاوە ئێمە پێمان وا بوو وەهمی گەورە ئێمە پێمان وا بوو دەنگدان بە بەڵێ بە نەخێر دەرەنجامەکە خراپەیە شەرعەتیدانە بۆ ڕیفراندۆمە ئێمە پێمان وا بوو لە ماوەی مانگێکە بە پێی ئەو استراتیژە بۆ پێی ژووری توێژینەوەمان بە پێی داهات و بینینی ئێمە بە پێی یاری ئەقلیمەکان پێمان وا بوو ڕیفراندۆم هەر نەکرێت لەم تەوقیتا ڕیفراندۆم خەونی سەدا ساڵی دەوڵەتی کوردی پرۆژەی نەتەوەی کوردی و پرۆژە استراتیژیەکانی نەتەوەی کورد لە ناوە بەرنامەکە لەسەر ئەوە نییە کاکۆشمان پێ دووە ئەم جەدەلە نووسووە لە نێوان جەماوەری یەکگرتو گۆڕانە کاریگەری چییە بێ لەسەر ئەوەی کە خەڵکێک بەرەولای ئێوە بێت سەرتاش ئاماژە بە قسەکانمدا هەر کەسێک بێوێ گۆڕانکاریی ڕیشەی ڕوودات و بێوێ چاکسازی لە وڵاتدا بەرپا بکات پێویستی بەسەرکردەیەکی کاریزما هەیە کە تاقی کرابێتەوە بۆ ماوەی 2 ساڵ هەمومان دەزانین دکتۆر بەرهەم تاقی کراوە ئەو کاتێکە لە حکوومەت بوو و دکتۆر بەرهەم دوورە لە جەدەلی ئەو حکومڕانی کلاسیکی کە لە 46ەوە لە نێوان نێوانی جەلالیەکان مەلایەکان لە نێوان جەلایەکان و مەلایەکانە ئەو نیقاشە هەیە تاکو ئێستاکەش بەردەوام خەڵک بێزار بوو لە ململانە نێوان دوو بۆ لە گۆڕان بێزار بووە ئێمە نەهاتوین هاوپەیمانی بۆ دیموکراسی پەروەری نەهاتۆ بۆ ڕۆژکردنەوەی لایەنەکانی تر باش ئەزانم بەڵام خەڵک بۆچی ضرورەتی ئێوە چی بوو مەسەلەن بزوتنەوەی گۆڕان هەبوو ضرورەتی ئێوە چی بوو مەسەلەن ئەمە پرسیارێکە ضرورەتی ئەوە خەڵکەکە بۆ خۆی دەبێت ئەو وەڵامە لە خەڵک بپرسید نەک لە دوایە جەماوەری گۆڕان مەسەلەن چاوتان لە جەماوەری گۆڕان هەیە دەنگ بێەوە بە ئێمە چاومان لە هەموو تاکێکی دەنگدەری کووردا کە بێوێت گۆڕانکاری ڕوودا یەک ڕستە بڵێ خۆ بۆچی دەنگ باوە پەیمانی یەک ڕستە کرداوەکانی بەکردار سەلماندی یەک ڕستە بڵێ بۆچی دەنگ بە بزوتنەوەی گۆڕانە بێگومان گۆڕان دابڕانێکی گەورەی سیستەمی سیاسی و کۆمەڵایەتیە لە پارتیویەکێتی زۆر باش لە هێزە تەقلیدەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بە یەکگرتووشەوە بە یەکگرتووشەوە بە ئایدۆلۆژیا یەکگرتو و ئیخوانیشەوە
یەک ڕستە بڵی چێڵی هاوکات دەگەر قسێک شێ بەڵێ من حەز دەکەم ئەو قسەی بڵێم کەمترین دەنگدەر یەگرت و دەنجی بە هاوپەیمانی دەدات چونکە ئەوانەی بەس ئەگەر قسەکەم تەواوکەم چونکە ئەوانەی داتایەکن لەکردنی بڵێت کەمترین دەنگدەری یەگرت و هیچ داتایەکن لەکردنی بڵێت کەمترین دەنگدەری کەمترین دەنگدەری یەگرت و دەنگ بە هاوپەیمانی دەداتن ئەوە 12 ئەوە خەڵک بڕیادەدا کە دەنگ داتن بچێ ئەوەی بێ گۆڕانکاری ڕوو بداتن و سەرکردەی تاقیکردێتەوە دەزان دەدا بچێت ئەوانەی کە لە ئێمە ئسلامی کوردستان بوو وەکو عیدۆکو دەسەڵاتدارەکان ڕیفراندۆمی فرۆش ئێمە ئەو کەسانی کە لە یەکگرت و ڕۆیشتن چونە هاوپەیمانی ئەوانە کە تۆراون بەس خۆیان ڕۆیشتن ڕەنگە ئایلەکەی خۆیان نەبردوی ئەمە یەکگرت و چونکە گەندەڵ نییە بۆی من دەنجی پێدەدەم زۆر سپاسم دەکەم پێ دوای ئەوانی تر گەندەڵن من کەسی تیام ناکەم بەڵام دەزانم یەکگرت و گەندەڵ زۆر سپاس بەڵام لە بەرزتم زۆر باشە یەک دقیقا ببوورە بینەرانی بەڕێز ئێستا چینە لای بەڕێز کاکە حاجیکار بەڵێ بەڕێزانۆک و بینیتان گفتوگۆی ناو ئۆتۆمبیلەکە لە نێوان ئەو دەنگدەرانەدا زۆر گەرمە و حاجیش دوعاکە لەم مانگەداخوا یارمەتی ئەم میلەتە بە حاجی با لە دوا دەرکەوتنتەوە لەگەڵ منە لە پەرلەمانی کوردستان کە دەرکەوتیت قسە بکەم بەرنمەیەکمان کرد لە ماوەی ڕابردوودا لە کاتی خۆپیشاندانە کاتنا خۆت لەو بەرنامی مناوە کۆندامی پەرلەمانی کوردستان بەڵێنەدا هەرچی یەکتان کرد بێ پرۆژەی چاکسازی کە لەلایەن حکوومەتەوە بۆ پەرلەمان نێردراوە لەم خولەی پەرلەمانی کوردستان تێپەڕێن ئێستا کە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانیش داوای ئەوواکە ئایا چی تازە بە خەڵکەڵی ئایا ئەو بەڵێنەتان بەجێ دێنن پێشەوەی بڕۆی بۆ بەغدا پرۆژه ئاساکە تەواو بووە هیچی نەماوە و دەنگی لەسەر درا چۆ دەرەوە بۆ جێبەجێکردن ئەو بوو ناڕزایەتێکی زۆری لەسەر دەربڕی ئەو خەڵکە یعنی ناڕزا بوون لەسەر دوو بڕگە لەسەر مەسەلەی 300,000 بۆ خانەنشینی خەڵکێکی ئاسایی لەگەڵ ئەو 4 میلیۆنە بۆ پلە باڵاکان ئێمە وتمانە تەنها ئەو دوو بڕگەیە بگەڕێتەوە فقط ئیتر ئەوە بوو سەرۆکایەتی پەرلەمان لە ژێر زەختی جەماور ئەو خەڵکەیە ڕایگرتووە لەو فترەوە تا ئێستاکە ئێمە بە ماوەیەکی زۆرماندارن طبعاً بۆ معلوماتی جەنابەت ئێمە 37 واژومان کۆ کردوتەوە بە هەموو فراکسیۆنەکانی تایە بەبێ ئیستیسنا 37 واژومان کۆ کردو بۆ ئەوەی دانیشتێکی نائاسایی بکەین بۆ تێپەڕاندنی ئەو مەشروع ئەو قسە لەسەر ئەو دوو بکرێت ئەوەی کە گرفتە تا ئێستاکە یعنی چۆنەڵێ نەوع ترسێک هەیە نەوع حەزەرێک هەیە لەوەی کە جارێکی تر ئەم دوو بڕگەی بە تایبەتی موچەی پلە باڵاکان بێتە دەنگ و باس و چۆن دەنگی لەسەر بدرێ سێ چوار ڕئی هەیە من لە ئەوڵەوە ڕئیمان سابت بۆ وتمانە سیستەمی خانەنشینی عێراقی لێرە جێبەجێ بکرێت لەو کاتە کەس گرەی ناکە هەم بۆ هاوڵاتی باشە هەمیش تۆچتە ناو سیستەمی عێراقیە یعنی ئێستا لە حەزەرێک هەیە لە ترسی هەڵبژاردن بالضبط بە دقیقە لە دووشت یەکەمیان ئەگەر ئەو موچەی پلە باڵاکان جێبەجێ بکرێ و عینەن وەکو جاران 4 میلیۆن و ئەوانە بێ خەڵکی ناڕزای دەروەلێر بۆ پلە باڵاکان و بۆ پەرلەمانتاران چیان کرد دەنگ نادەن دوو ئەوەی کە حەزەری لێیە زۆربەی هەرە زۆری خانەنشینە نایاساییەکان و بندیوارەکان لەو دوو حیزبە دەسەڵاتەیە کە ئێستاکە پەرلەمانیان سەرۆکایەتی پەرلەمانیان بەدەستەوەی ئەوان لەوە ئەترسن ئەگەر پرۆژە یاسایە جێبەجێ بکرێت خەڵکێکی زۆر فراکسیۆنی پارتیش مەسەڵەن ئەڵێ ئێمە دوای ئەو قەزەیە کەوتوین بە یەکی شەو بەڵێنتاندا من ئێستا تەرکیزم لەسەر قسەی جەبەڕێستا لە بەرنامەکە وتە بەڵێن بێت ئەو کاتە باسی بەخشت نەبوو بۆ ئەو بەڵێنە چیەکەی بۆ بەڵێنەکە سبینێ طبعا دوێنێ ئێمە لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانەکە کاک جعفەر دانیشتوتمان ئەبێ ئەم هەفتەی یەکلا بکرێتەوە ئەناوی موقیفی ترمانە بێ ئێمە سبینێ بەیاننامەمان حازر کردووە بە دقیقی حەلەکەشمان داناوە لەمە زیاتر ئێمە چاوەڕێی یەک هەفتەی ترەکەین بەڕاستی تر ئەو کاتێمە فراکسیۆن سبینێ لەواچێ سەعات 11 ئەو کاتانە پرس کۆنفرانسێکەکەین لەسەر ئەو پرۆژە یاسایە کە بە زووترین کات لەو هەفتەی دادێ بێتەوە ئێستا پارتی داوایە کە ئێمە داواکە لایەنەکانی تریش داوای گۆڕانش داوایە کە لێن بێن بە زووترین کات بەڵام ئەوەی کە حاڵەتێکی کەوتم جارێکی تر ما عدا یەکگرتوو بە تەحەداوە ئەیرێم لەو پرۆژە یاسایە زەرمەند نییە لە ڕووی جەماوەری ئەو بابەتانەوە بۆ چونکە زەرمەندە هەمویان طبعا چونکە تۆ بۆ نمونە خەڵکێکی وایە ماگامان لێوێ هەیە نزیکەی 650 کەواتە حاجی ملزەمە بە بەڵێنەکەی بۆ خەڵک هیچ شتیان یعنی ملزەمین ئەم سبینێ لە پرس کۆنفرانسیەکە ئەو بەیاننامی خۆم وەکو فراکسیۆن لێنە سەرۆکایەتی پەرلەمان و داواکەینەوە هەفتەی ئایندە بە زووترین کات دابێتەوە ئەوەی کە من معلوماتێکی چۆنەڵێ نەک مباشر غێر مباشرم هەیە لەواتی ئەو سێشەمەیان چوارشەم ئەوە کەوتۆتە سەر سەرۆکایەتی پەرلەمان ئەوان تا ئێستاکە ئەوان حەزەرن باشە حاجی کەواتە تۆ ملزەمی بە بەڵێنەکەتەوە و پەیوەستی بە بەڵێنەکەتەوە حاجی باسی مەسلەی هەموارکردنی یاسات کرد باسی بڕگەت کرد سبەینە شەڕی
لە پێشینی جەنابەت دەبێ بە مەسلەی دەستور و مەسلەی هەموارکردن و شەڕ لەگەڵ ئەم کوتلە گەورەیەدا بەم هێزە پسکۆلەی کوردەوەکە بە هەموو فراکسیۆنەکانیش بچووکن بۆیە لێتە پرسم ئێوە دوای ئەوەی کە دەچنە بەغدا و دەبنە نوێنەری کورد لە گەورەترین و گرنگترین دەستگای دەوڵەت کە دەسەڵاتی یاسادانانە بەپێی مادەی ژمارە چەندی دەستوری عراق ڕێگەدراوە بە هەموارکردنەوەی دەستور و کەمکردنەوەی دەسەڵاتی هەرێمەکان من لە خزمەتام طبعا بە حکمەوەی کە من ئیشم بە دەستوری عێراقینی بۆ لە پەرلەمانی کوردستان بوومە وەڵامەکە حاجی بەبێ شەرح نانە من ژمارەکە نازانم طبیعیە چونکە دەستورەکەم نەخوێنێ و دەستوری عێراقی ئیشم پێی نەبوو وەکو خۆم لەبەرەوەی من لە پەرلەمانی عێراق نیم ئەو پەرلەمانێکی عێراقی ئەتوانێت جواب بداتەوە زۆر ئاساییە لای من ئەوەندە ئیشکال نییە ئەو ڕقم چەنە و ئەوە ژمارە چەن و چی ئیشارەت بەوە دەستوری عێراق مەسەڵەن زۆر جار ئەبوو بە بابەتی مناقەشە یعنی بۆی زۆر لەسەریشی نەڕۆم چونکە هەندێک مادەی هەیە ئەگەر تعارض نەکا لەگەڵ یاساکانی کارپێکراوەکانی هەرێمی کوردستان کەواتە دەستوری عێراقی نەخوێنەوەتەوە هێشتا حاجی نەخوێنەوە باشە حاجی با بچینە سەر با وەڵامەکەی دیارە بینەرانی بەڕێز کاک حاجی و بینەرانی بەڕێز دیاری ئاساناسەکان کە ئێستا منەبین ئەزانن کال ئەوە مادەی 126 بۆی ئەو پرسیاری و مادە دەستوریەشم لە کردی لەبەرەوەی کە پەیوەندی زۆر بە مەسلەی هەرێمی کوردستان و سربەخۆی کوردستان و دەسەڵاتی هەرێمەکانەوە لە بەرگی یەکەم سەرۆک کۆمار و سەرۆگۆزیران پێکەوە یان پێنجێکی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران مافی پێشنیازکردنی هەموارکردنی دەستوریان هەیە تەوان بەرگەوشتی تری زۆرە بەڵام نامەوێت کاتەکەی تۆ بکۆژم بەڵام حاجی پرسیارێکی ترخۆ سەبارەت بە ژماری کورسەکانی پەرلەمانی عێراقەوە نەزانیوەنیە من بەجەنابتم دووشت لە من بپرسە یەک من هەتا لە تاریخە زۆر خراپم لە ژمارەشە خراپم من ئەوەی کە ئیشم پێەیە هەدەفێکمەیە لەم خۆ هەڵبژاردنە بتوانم لە بەغدا تحقیقی بکەم باشە ئەو ژمارە کورسەکانی دواتر بۆ بە 329 کورسێک بۆ ئەوەی کە من ئیشم فەیلیەکانی ئەوەی کە من ئیشم پێەیە ئەیانی ئێمە بە کۆمەڵە خەمێکەوە ئەچینە ئەو بەغایە بتوانین خەمی ئەو خەڵکە هەڵگرین ئەم مەینەتی و دەردەسەری بۆ ئەم میلەتە دروست بووە بتوانین چارەسەری بکەین ئەو من لە خزمەتام ئەوەی دەستور من تا ئێستا کە چونکە بەتەمانە بووم خۆمەڵ بژێرم بڕیارەکە لەو ئەخیرە درا ئەوەی تر ئەبێتە خەمی من کە هەڵبژێردران بۆ پەرلەمانی عێراق بڕگە بە بڕگەی دەستور ئەبێ حفظ بکەم و وەبێ ئیشی لەسەر بکەم ئەوانە بەلای منەوە زۆر گرفتنیە ژمارەکە چەنە و ڕقەمی چەنە و ژمەری ئەوە چەنە ئیش لەوەیە کە من ئەو دەستورە چی لێ بکەم لە ساڵحی کورتەوە بێ زۆر باشە ئینشاءالله کاک حاجی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەپێی ڕاپرسیەکانی خۆتان بارودۆخی چۆنە ئایا لەم هەڵبژاردنەدا مفاجە ئەو سوپرایزی ئەبێ یا کورسەکانی کەمەکا بەپێی خوێندنەوەی ئێوە ئەوەی کە من آخر ڕاپرسیە کرا ڕێکخراوێکی ینی بێلایەنە هیچ عێلاقی بە یەکگرتووە نەبێ کورسەکان تقریبا لە بینی 5 بۆ 7 کورسی ئەبێت ینی ئەم جارەیە بەو ئیستەطلاعاتی خۆشمان کە لە ناو جەماوەرە کردومانە یعنی تقریبا خەڵکێکی ئەوەی کە غیرە یەکگرتوو ناڕازین لە ئەدای یەکگرتوو نە لە کاندیدەکانی یەکگرتوو ئەم بەتەوەقوعی ئێمە لە سلێمانی لایکەم 2 کورسیەکە بێتەوە لە دوهۆک 2 کورسی بێتەوە لە هەولێریش کورسێکی تر بێتەوە احتمالە بە کۆتاکان 1-2 کورسێکی تر بێنینەوە يعني زۆر تەماحمان نییە وەزعتان باشە زیاکەن وەزعمان خراپ نییە ئەستان بەزئی خراپی خۆشمان بێ ینی منم قسەیە لە قسەی دڵمە ئەیکەم وەزئی باشی ئێمە وەکو یەکگرتو ئەوەیە بە ئەرکی سەرشانی خۆمان لە ڕۆ نیشتیمانی و ئەخلاقی و دینداریەکە هەستاوین ئەتیماد ناکەنە سەرەوەی کە باشین عەدەدی کورسەکان باشی ئێمە دەربخە لەوانەیە هەندێک جار جەماوەرێک هەندێک جار کەسانێک بەهەڵە لە خوێندنەوەی ئێمە تێبگەن ئەوە طبیعیە ئەوەی کە زۆر شانازی پێوەکەن ئەمە پرسیاری فەرعیە تەبەن لە پرسیارەکە نیە مەسەلە نەتەوە یەکەیە کە دەستان پێوە گرتوتون ئەوە یەک لە شانازیەکانی ئێمە زۆر باشە حاجی بنکەی جەماوەری یەکێتی و گۆڕان بەلای هەندێک کەسەوە بنکێکی محافزکارە بەتایبەت لە هەولێرمە بەسمە بۆی ئەو دۆخەی بەسەر و دوولایەنەدا هاتووە پێتان وایە هەندێک لە دەنگەکانیان بۆ یەکگرتو دێن ئەو لەکدانەوەی ڕاستە هیچ لایەنگریان بەلای ئێوەدا هاتوون زای چۆن کاگرانز هەرچی بڵین ئەچێتە قالبی تەوەقوعاتەوە یعنی ئەمڕۆ دەنگدار بۆ تەسەوڕەکەم لە دوای ئەوەندە هەڵبژاردنەی کە لە دوای ڕاپەڕینەوە کراوە تا ئەمڕۆ ئێستا دەنگدەر خەریکە تا حدێک بگاتە ئەوەسە تەما ئەو دەنگدەرە ڕەساسیە ئەڵێم ئەو دەنگدەرەی کە ڕەنگی ناوچەی خۆڵەمێشی بالضبط ئەو ناوچە خۆڵەمێشیە یعنی تقریبا متعصب نییە بە ڕەنجێ متعصب نییە بە حیزبێ متعصب نییە بە دەنگێ یعنی بە زەمیری بە کێ مرتاح بێ وەکێ بە باش بزانێ ئەو دەنگێ ئێمە تقریبا ئەگەر لە هەڵبژاردننی پێشووتر قسە بکەین تقریبا 100
تا 30 بۆ 40 خەڵک دەنگی نەدا سەراحەتەن هەم لە عێراق و هەم لە کوردستانیش ئەو مجموعەیە ئەگەر بتوانین ئیشی لەسەر بکەین ئەوە دەنگدەری ئێمە چونکە ئەوە لەو حیزبانە ناڕازین کە دەسەڵاتیانە بووە ئەو خەڵکە ئەگەر بێتەوە کێربەکە بە تەواوەتی ئەگۆڕێت جگەلەوەی لایەنەکانی تریش ئێستا من حالێن دەنگی ئەو دوو لایەنە بە دیاریکراوی مەسەلەن حیزبەکەن خوێندنەوەتانەیە دراستانەیە وەڕاپرسی خۆشتان هەیە دەنگی یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕان تەوەقعەکەن لە هەولێر لە ساڵحی تۆ قایمەکە و بشکێتەوە من ئەگەر بە تەوەقوعی من لەوانەیە بە تایبەتی دەنگدەری گۆڕان واتە سەورەکەم چکە دەنگدەری گۆڕان فەرقی لەگە دەنگدەری یەکێتی ئەوەی کە یەکێتیەکە بن ئەوەیە بەڵام دەنگدەری گۆڕان لەبەرەوەی کە لێ ئەدای یەکێتیان لە ئەدای پارتی ناڕازی بوون دەنجامەوەدا تەجروبەی گۆڕانشیان بۆ دەرکەوت بێ خلالی ئەوەندە ساڵە لەوانەیە بێزار بوو بێ کە کاتێک کاندیدێک ئەبینێ لەوێ لە مەبەستم هیچ کەسێک نیە هیوادارم برادرانی گۆڕان لە من بەغەڵەت تێنەگەن بعضێ پەرلەمانتار ئەبینێ لە نیوەی ڕێگا بەجێی هێشتووە یان ئەبێ بە شتێکیانێ بە کاندیدی کابرایەکی عەرەب لەو خوارەوە کە دژایەتی منەکە لەوانەیە ئەو بێ ئومێدی ڕووی تێ بکە لەوانەش هەندێک کەس مەبدەئی بێ گۆڕان یەک نەفەریش بێت دەنگ بە گۆڕان بدە زۆر باشە کاک حاجی بەر لە ناوبڕەکەمەوە لێت بپرسم بێگومان ئێوەش تووشی کۆمەڵێک لە بارگرانی بوون وەکو حیزبەکەتان مەسەڵەن کارکتەرێکی وەکو محەممەد ڕەوف یەکێک بوو لە دەستەی دامەزرێنرانی یەکگرتوو بۆ خۆتە زانین لە قۆناغێکە یەکێک بوو لە بربژێرەکان بۆ پۆستی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئێستا ئەو یەکێکە لە بەرپرسە دیارەکانی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری ئایا ئەوە نابێتە هۆی ئەوەی هەندێک لە دەنگەکانی یەکگرتوو بە تایبەتی لە سلێمانی و هەولێر بۆ لیستەکەی بەرەم ساڵح بچن بەڵام پاش ناوبڕێک وەڵامم بیتەوە سپاست دەکەم بینەرانی بەڕێز لەگەڵ بەڕێز حاجی کاروان سەرۆکی لیستی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە هەولێری پایتەختی کوردستان لەگەڵتانە بم پاش ناوبڕێک Business Class. تەنانەت ئەگە لە باشترین و ئاسوودەترین شوێنی دنیاش کار بکەن یادی خێزانەکەتان هەمیشە لە دڵدایە. خێزانیانی هەڵبژاردننی جوانی و هێمنی بۆ خۆشەویستەکان و کەسوکارت. ئەگەر دەتانەوێت هێمنی و جوانی بۆ خێزانەکەتان بە خەڵات ببەن سەردانی پلازای سەدەف بکەن. سەدەف تەنیا فرۆشکانیە بەڵکو وەکو میوانداریەک وایە بۆ هێمنی خێزان و جوانی خانووەکانتان باشترین کوالەتی شوویکی بێوێنە لە سەدەف. سەدەف لە بەرگەگرتن بێوێنەیە لە جوانیش وەک مرواری. بەیانیان لە تایخانە تای جیهان لەسەر کار تای جیهان لە کافتریا بە بێدەنگی لەگەڵ یار بە بێیار تای جیهان لە ماوە دۆستان لە زەماوەندیش تای جیهان بە ڕۆژ و بە شەو تا لە دوای تا لە دوای تا تای جیهان تایەکی تایبەت بۆ هەمووان. خواردنەکە ئامادەیە خواردنەکە سەر دەبێتەوە. لەگەڵ LG ڕێگەکەت کە بە چیرۆک باکڕینی مۆبایلێکی LG بەشدار دەبیت لە هەلی بردنەوەی ئۆتۆمبیلێکی مۆدێل 2010 و چەندین خەڵاتی تر.
ئەسێ تاکە بریکاری مۆبایلی LG لە عێراق. بەڵە بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ لەگەڵ سەرۆکی لیستی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە هەولێر کاک حاجی کاروان گفتوگۆکەم پرسیاری ئەوم لێ کرد کاک محەممەد ڕەوف یەکێک لە دامەزرێنەرانی یەکگرتووی ئیسلامی کوردستان هاوکات یەکێ لە کاندیدا و بربژێرەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە یەکێ لە کۆنگرەکانیانە بۆ وەرگرتنی پۆستی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئێستا چۆتە ناو لیستی هاوپەیمانی دکتۆر بەرەم ساڵح. پرسیاری ئەوم لە بەڕێز حاجی کاروان کرد کاریگەری چیە بێ لەسەر دەنگەکانی ئێوە لە هەولێر لە سلێمانی لە کوردستان. یەکگرتوو جیاوازیە چیە لەگەڵ لایەنەکانی تر تا حدێک هەر نەفرێک لە یەکگرتوو تا ئێستا ڕۆیشتی بێت تەنها خۆی ڕۆیشتووە وەکو ئەوە نییە مەسەرەن دکتۆر بەرهەم لە یەکێتی ڕۆیشتووە دکتۆر بەرهەم جەماوەری خۆی هەبووە فڵان کەس لە شوێنێک ڕۆیشتووە بەڵام لە ناوی یەکگرتووە پێشی مامۆستا محەممەد ڕەوف مامۆستا دیندار دکتۆری یوسف مامۆستا محەممەد ڕەوف ئەوانەی تر حتا ئەو مزیعانەی کە جەنابش لەوانێ بزانین لە کەناڵەکانی لە شوێنێکی تر دەرچوونە بەس خۆی ڕۆیشتونە مامۆستا محەممەد ڕەوف لەگەڵ ڕێز و خۆشەویستی و برای بەڕێزی ئێمە بەڵام ئەگەر ئەو چۆتە ناو لیستێکەوە پێوترێ پەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری ئەو لە عملێکی دیموکراسیە دەرنەچوو بۆ ئەمینداری گشتی لەبەرەوەی کە دەرنەچوو ینی کەواتە دافعی ئەو لە قەزەیەکی پیرۆز نەبووە قەزەیەکی قەومی و نەتەوەی نەبووە ئیمانی بۆ نەبوو کە یەکگرتوو بۆ کێشەنەوەتەوەیەکان تەسەوڕێکی هەیەیان بۆ حەلی مەشاکلەکان بەڵکو بۆ ئەوە بووە نەکرا بە ئەمینداری گشتی و یەکگرتووی بەجێهێشت باشە خۆت وەکو حاجی کاروان تەسەورتە کرد کەسێک لەو ئاستەدا بەجێتان بهێڵێ یان کێ ئەڵێ دواترەویش قسەی نابێ ئەمە تەفسیری تۆیە یان فعلەن ئەمەوە پاشان بۆ ئەو تەشبیهەکەی بە موزیعێک کە کەسی لەگەڵ مەسەلەن بن بۆ نمونە هاتوومەتە ڕوودا ینی فەرقی نییە لەگەڵ وازیان لە یەکگرتوویە ناوە نایساکە مەکانەتی تریانێ مەسەلەن خۆ دکتۆر یوسف کاتی خۆی یەکگرتوو بوو ئەو نوێنەری عینەن لیستی هاوپەیمانی ئەوەی دکتۆر بەرهەم کاک ڕێبوار لە سلێمانی ئەندامی ناوچە بوو بەڵام داوای پۆستێکی کرد نەیاندا پێی لەبەرەوەی ئەو پۆستە بۆ کەسی تر ئەبوو مەسەلەکە پۆستە ئێستا مەسەلەکە من پرسیاری کارکتەریەوەم نەکرد پرسیارەکەی من پرسیاری چوارەم بۆ پێم وابێ وتم ئایا دەنگی ئێوە ئەبا لە هەولێر و سلێمانی نەخێر یەک لەو کەسانی کە ڕۆیشتونە لە ناو یەکگرتوو بەس خۆی ڕۆیشتووە من تەسەوڕەکەم عائیلەکەشی نابات نەخۆی نەک خەڵکی تر کاک ئەمەندە دڵنیاییت ئارەوەڵا نەزانم پەیوەندی پێوە کراوە کانەمە دەنگ بە خۆشی نادەیت زۆر باشە یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی هەوڵیاندا بەیەکەوە بتوان بەرەیەکی ئیسلامی لەگەڵ کۆمەڵی ئیسلامی دروست بکەن بۆچی سەر نەکەوتن لە دروستکردنی لەبەر مەرجەکانی ئێوە بوو یان لەبەرەوەی کۆمەڵ پێی وا بوو ئەگەر بەتەنیا بێت دەتوانێت هەندێک لە دەنگە ناڕازیەکانی ئێوەش بێت یەک لە قسەکانی جەنابەت ئەوە بوو ینی برایانی کۆمەڵ ئێمە زۆر تاوان پێکەوە کارێکی زۆر باش کرا هەنگاوێکی باش نرا بۆ ئەم مەبەستە من پێم خۆشە لژنەیەکە بوو لژنەی هاریکاری ئیسلامی کە پێکات بوو لە نزیکەی 15 ڕێکخراو نوێنەریان هەبوو لەگەڵ ئەم سێ حیزبەیە لە نەتیجەیە بەیاننامەیەک دەرچوو کە هەوڵێکی جددی درابۆی ئەم سێلایەنە پێکەوە دابەزن کە پێمان خۆش بوو ئەو بوو ئیتر برایانی کۆمەڵ پێیان باش بوو کە ئێمە لەگەڵ لیستێکی ترا دابەزین کە پێوترێ گۆڕان و لیستەکەی دکتۆر بەرهەم لای ئێمە ئەمە نیهایەتی دنیا نیە حاڵەتێکی زۆر ئاسایە منقاتی مشتەرەکمان زۆرە تا ئێستاکە حتا ئەوان تۆزی ئەگەر خلافی بەعزێ لە عینی سیاسیمان هەبێ مواقفی سیاسیمان هەبێ ئەویش حەلەکرێ بەڕێ ئێمە ئەمە حاڵەتێکە ئێستاکە لەم چەقی بەس لەمەیە بەڵام نەتیجەکەی بۆ ئێمە سەرکەوتنمان بەدەستێنا ئەگەر لە سێ لایەن دوولایەن بوو بە یەک کەواتە دوولایەنەکە سەرکەوتنەکە بەدەستێناوە بۆ گەیشتن بەو هاریکاری ئیسلامیە و جگە لەوەش خەڵکێکی تر لە ناو لیستەکەی ئێمە هەیە بەڵام ئەمە لەم قۆناغە ئێستاکە کۆمەڵ قەنەعەتی وایە بەو شێوازە دابەزێ وا تەسەوڕەکەم ئێمە ئەو مەحەبلەمان نەبچڕانوە ئەو جسرەمان تێک نەداوە لایەزار بەردەوامین بۆ گەیشتن بەوەی کە بتوانین یەک تەوەجوهێک دروستکەین و بەرەیەکی وا دروست بکەین بەو معنە بەرەی ئیسلامیە نا بەو معنایە بەرەیەکی جەماوەری دروستکەین پێکەوە ئەو خەڵکەی کە سیقەی بە خەڵکی دیندار و مولتەزیم و متەدەین هەیە بتوانێت بێتە یەک بەرەوە باشە بەڵام پرسیارەکەی من ئەوە بوو کە دەنگە ناڕازیەکانی ئەوە شەبات کێ کۆمەڵ
بەعکسەوە ئەو خەڵکە دین دۆستە و ئیسلامی دۆستە لەگەڵ ئەوەی کێویستی لیستی ئیسلامی دروستکە و کێ ئێستاکە لیستێکی ئیسلامی دروست کردووە تەوەقع ئەەکەمە و جەماوەرە زیاتر دەنگەکەی بۆ یەکگرت و بێت. باشە ئێستا ڕەنگە بۆ نمونە بینەرەکانی من پرسیارێکیان لا دروست بێ بڵێ باشە ئێوە چیتان جیاوازترە لە کۆمەڵی ئیسلامی بۆچی ئیسلامیەک دەنگ با بە ئێوە دەنگ نەدا بە کۆمەڵی ئیسلامی چیتان جیاوازترە؟ ئێمەش ما قسەی جەنابتم کردمن وتم ئێستا بۆیە داوامان کرد لەگەڵ کۆمەڵ و بزوتنەوە ببین بە یەک نقاتی مشتەرەکمان لە 190 مشتەرەکین دەیەکە لەوانەیە لە بازی تەبیعات لە بازی تەوەجوهات نە چەک ماوە نە جیهاد ماوە نە قیتال ماوە وەگەڵی ئەو شتانەمان نەماوە کاتی خۆی ئەم بەزبە هەبوو ئێستاکە ئەمە نییە ئێستا هەمومان وەکو یەکین پەروەردەیمان کوردایەتیمان حکومەتداریمان زەمانێک بوو برایانی کۆمەڵ بەتایبەتی بڵین بەڕێز مامۆستا عەلی باپی یعنی ئێستا یەکێک دەنگ نەدا بە حاجی کاروان دەنگ با بە کۆمەڵی ئیسلامی بۆ تۆ وەکو یەک وایە یا داوای لێکی دەنگ با بە ئێوە مەسەڵەن بۆ نمونە تۆ بەلاتەوە ئەتیادی ئێستا لێرەوە بڵێ دەنگمیان بە من دەنگ بن بە کاکزانا ڕۆستایی لای من زۆر ئاسایە ئەو کەسەی نەک ناو کۆمەڵ ئێستا جانم پرسیار کرد لە من کرد دەربارەی کێ ئەوەیە لە ئەو پەرلەمانتارانی عێراق لە ناو پارتیە لە ناو یەکێتی لە ناو گۆڕانە پێشیانم وتووە ئەندام پەرلەمان بۆ لە ناو یەکێتی لە ناو ئێستا حالی ئەندام پەرلەمانی یەکێتیە ئەندام پەرلەمانی گۆڕانە کۆمەڵە ئەگەر من دەنگ بدەم دەنگە دەم بەو چونکە بۆ پرۆفیشناڵانە ئیشەکە پیشەیی ئیشەکە تەعەسوبی حیزبینی یعنی مەرج نییە حاجی کاروان دەنگ با بە یەکگرتو نەخێر من لای من وایە ئەو تەعەسوبە حیزبیم نییە من کەسێک ئەمێ بکەم بە نوێنەری خۆم قیەم و مەبدە و ئەخلاق و دینداری حیسابەکەم شایانی ئەو کورسیە یانە حاجی با من لەبەرەوەی کە مەحاویرم لەوەی کە ڕانەهاتوم لەگەڵم بەرنامەیە دەپرسیار بکەم با پرسیارێکی فەرتۆزم لە دەتێپەڕی بەس باشە بەس ئەوەندە پرسیارێکی جانبیت لێ یەکەم حاجی تۆ کەواتە ئەگەرم ڕۆحیەتت هەیە مەسەلەن زۆر بەڕاشکاوی معجیبی یەک پەرلەمانتار معجیبی کام پەرلەمانتار بووی لە پەرلەمانی بەغدا و لە هەر حیزبێک بێ لە کوردەکان یەک کەس بەتەنیا یەک کەس بڵێ والله من ئەخر لە ڕووی پیشەیی و فەرقی هەیە لەگەڵ لە ڕووی نەتەوەیەوە ئەو من جورئەت یەک کەسی تر لە ناخی خۆتا گەڵاڵی بکە پاڵفتەی بکە بڵێ فڵان کە دوو دکتۆر مستەناو کاک حەیدەر زۆر سپاس حاجی ئایا بزوتنەوەی ئیسلامی بڕیاری داوە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا خۆتەزانی دەنگەکانی بدا بە ئێوە دڵنیان دەنگەکانی بزوتنەوەی ئیسلامی هەمویان بۆ ئێوە دێن هیچیان ناچن بۆ پارتی و کۆمەڵی ئیسلامی نابعکسەوە ئەجارێ هەر دەنگی بزوتنەوە بۆ ئێمەنی ئاگا لێ بێ لیستەکە لیستێکی ئیسلامی و بزوتنەوەی تایە برایانی بزوتنەوە درەنگ بڕیاریاندا کە ببین بە یەک لیست بە یەک ناو ئەگەر نێمە ناوەکە تەقدیم کرابوو ینی عێراق داوای کرد کۆمسیۆن داوای کە ئەنا بە یەک لیستدا ئەبەزین ئەبوو بە لیست یەک ناوێکی ترێ بوو نابوو بە لیست یەکگرتو ئێستاکە کاندید لێرە لە هەولێر کاک فاروقا خەڵکێکی تریش هەیە لە هەموو شارەکان بزوتنەوەی تایە کەواتە ئەو دەنگەی کە حتا تەنانەت ئەوانەی کە ناڕازین لەلایەنە ئیسلامیەکانی تریشت ئەیدەن بەسەن بزوتنەوە هاتووە کە من بەش بە حاڵی خۆم دڵم زۆر زۆر بەوە خۆشە و یەکێک لەو نقطانی خۆمەڵ بژار کاگڕنج و ڕازی بووم کە خۆمەڵ بژێرم ئەوەیە کە من بیدایە بڕیاندا لەبەر بەشە بانخوازیەکەم نامەوێتتر بۆ یەک لایەنی ئیسلامی خۆشم هەتا لیستێکی ئیسلامی دروست نەبێ خۆمەڵ نابژێرم و ئەم لیستە ئیسلامی دروست نەبووە خۆمەڵ نابژێر بەتەنیا زۆر باشە بەڵام کۆمەڵ بەجیا یەک لیستی ئیسلامی نییە لیستەکە ئیسلامی ئێستاکە تەمە نامەکرد کۆمەڵیش بەهاتایە بەڵام ئینشاڵە هەنگاوێکی تر گرفتمان زۆر باشە باسی بانخوازی خۆتت کردەوە بانخواز بوون بۆچی بەردەوام نەبوون لە بانخوازیەکەتان بۆچی ئەبن بە پەرلەمانتار ئێستاش ئەتەوێ بچی بۆ بەغدا ئایا بانخوازیەکەت بۆیە بتوانی ببی بە خاوەن پلە و پارەی زیاتر جارێک بانخوازی پیشە نییە بانخوازی هەستێکە هەست بە مەسئولیەتەکەی بەرامبەر میلەتەکەت نەسیحەتی بکەیت لای من بانخوازی ئەوەیە خزمەتی چین و توێژەکان بکە عیلاقی بە وەزیفەیەکی ترەوە نییە کابرا بانخوازە مهندیسە بانخوازە دکتۆرە هەمانە دکتۆر عەبدولواحید بانخوازە و دکتۆرە و جەڕاحە حتا بەیانی خەریکی عەمەلیاتە و بانخوازیشە پەرلەمانتاریش وەزیفەیە هیچ ئیشکاری تیان نییە کەواتە ئەگەر من جارێ ئەوە عیلاقی بە نیەتەوەیە خوا نەخواستە ئەگەر نیەتی من لە 100 پۆینت ببێ مەرامێکی لە دڵما هەبێ ئەم بانخوازی و دینداریە بەکار بێن یان کارە خێرخوازیەکانی کایکەم بەکاری بێنم بۆ مەنسەبێک ئەوە خی گەورە 99.9کەشم لێ وەرناگرێت لەبەرەوە بەکارم لێنەوە بەڵام طبیعی هەر ئینسانێک بە شتێک ناسراوە من بەکاری خێرخوازی و بانخوازی ناسراوە شانازیشی پێواکەم یعنی بەلای حاجی کاروانەوە دیارە دەنگدەرەکانت سەرسامن وڵاتەکانت بەردەوام چەپڵەت بۆ لە دەدەن
دڵتان خۆشە بە سەرۆکی لیستەکەتان دیارە زۆر 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 چەپڵی بەلێدن زۆر باشە هیوای سەرکەوتن بۆ پرۆسەی هەڵبژاردن و هەموو بربژێر و کاندیدەکان بەڵام حاجی بەرەوەی چمەلای خەڵکەکان دوا پرسیارم خۆت هەمیشە لە ماوەی ڕابردووە بۆ پشتیوانی لە سەربەخۆی کوردستان و دژی هێرشی هێزەکانی عراق بۆ سەر کەرکووک قسەت دەکرد هەڵوێستە هەبوو لە بەغداش بەرگریکردن لە مافەنەتەوەیەکان لە ئەرکە لە پێشینەکەی تۆ دەبێت یان مەسلەی شەڕی سونە و شیعە دێتە پێش ئەم جارە ئەویانە بێ بە ئەولەوێتی تۆ وەڵاهی کاگرنج من یەکێک لە ئاواتەکانم ئەوەیە و بە جددی خەمشم بووە و بە ئاشکراش لەگەڵ ڕیفراندۆم بوومە وەقەت پەشیمانیش لیم ئەوەی کە ئێمە کردمان بۆ عالەمان ئیسپات کرد میلەتێکی ڕازینی نە بە ژێردەستەی عەرەب نە بە تورک نە بە فارس بەڵام من چی لە موامەرەیەکی دەولی بکەم کە بۆمان دەرکەوت لەگەڵ قەزەی کوردانین لەگەڵ کوردانین لەبەر ئەمەیە جارێکی تر ئەمانەوە خەبات بگێڕینەوە بۆ بەغدا لەوێەوە ئەو مافەی کە ویستمان لە ڕێی ڕیفراندۆمە بەدەستی بێنین لە ڕێی دەستورەوە بەدەستی دێنین ئەمریکا و بەریتانیا وایەوە بچن لەگە بەغا دانیشن ئەم جارە چینەوە بەغا ئەو مافە کە بەدەستمانێنە تا حدێک بەدەستمانێنە لە بەغا بەدەستی دێنینەوە زۆر باشە ئێستا ئەچمەلای میوانە بەڕێزەکان لەبەرەوەی یەکگرتووی لە یەکێتی نیشتیمانی کوردستانی لێ بزوتنەوەی گۆڕانی لێە حیزبەکانی تری لێن تکایە یەکینی و خولەک بانی و خولەکیش وەڵام باتەوە مایکەکە لای کێ با بفەرمێت ئەگە جەنابەت پرسیارەکان بنووسی بۆ مایکەکە لای کێ با بفەرمێت حاجی من لە خزمەتای پرسم تۆش ئەزانم قەڵەمت پێ لەبەر یەکەم تۆ بینێسە وەڵی پرسیاری یەکەم فەرمۆ پرسیار یەک پرسیار دڵی من باشە یەک پرسیاری لێ دەکەم ئێوە کە لە یاسای سەرۆکایەتی هەرێمان نەتانتوانی بێلایانی خۆتان ینی بێلایانی خۆتان پارێزن و حاجی کاروان وتی من دەست لە کار دەچێشم و ئەگەر دەستی لە کار دەچایەوە بۆ ئیفادەکەی وەرگرت با جوابی ئەومان بداتەوە زۆر باشە پرسیار یەک پرسیار کەرکووک سەرکەوتونە بوو چۆن لێرە خۆی هەڵدەبژێت ینی سەرنەکەوتن لە قسەکانی باسی ئەوەی کرد کە ئەگەر یەکێک لە هەر بربژێرێک بێت دەرنەچێ واتاڕاوە سپاس بیە بە یەکێکی تر لەلایەنێکی تر حاجی بە خێرایی جوابی بەرەوە لە نیو خولەکە بەڵێ تا کەسێکی تر حاضر یەکەم یاسای سەرۆکایەتی هەرێم هەموو واضح بوون هەتا بەیانی هەموو لایەنەکان دانیشتن بەریتانیا ئەمریکا UN داوایان کرد 2 ڕۆژ داوا بکەن 2 ڕۆژ تەجیل بکەن تا لایەنەکان ئەگەن بە یەک ئەوە دکتۆر یوسف بەیانی موسر بوو کە من 12 شەو لە ماڵیان بووم هاتمەوە داوامان کرد کاکە بە ئەم شتە نەکرێت چونکە وەزعی کوردستان لەوانەیە بەرەو ئاقارێکی تر بچێ ئەوە بوو قسەی ئەوانشیان شکان لە نەتیجەکەیە بەیانی ئەو دانیشتنە ئەوەی کە من ئەم قسەی بۆ تاریخەکەم توخوا هەموو کەس ئاگای لێبێ فراکسیۆنی کۆمەڵ لەگەڵی نەبوو ئەو نقطەی جەناب فراکسیۆنی کۆمەڵ لەگەڵی نەبوو قسەی کاک برزۆ ئەەکەم ئەلێرە بۆیە ناوئێنم وتی غەڵەتێکی گەورەمان کرد کە ئەو ڕۆژە یاسای سەرۆکایەتی ئەرێمان بەو شێوازەران برادرانی یەکێتی نەستن قسەی کاک ئازاد گۆران ئازاد وتی غەڵەتێکی گەورەمان کرد تەنانەت بێگەردخانیش کەواتە کێی لەگەڵ بوو پارتیش هەر ئەوە هیچ خۆی لەگەڵین عفوا نە من ئەوە قسەی جەناب تەنان دوو سیاسی بناوچینێ بەڵام لە نەتیجەیە من پرسیارەکە واکەم کە ئێمە ئەو ڕۆژە دابنین بە ئەنقەس ئێمە نیسڵمانتەوە کەشتی وانە بوو چونکە ئەوانی لە دووەک بوون نەهات بوون بۆ هەر لەو دانیشتنە بەڕێز دکتۆر یوسف سەرۆکی پەرلەمان لەگەڵ سکرتێر بۆ مەوعیدێکیاندان بۆ بەیانی بۆ 2 بەیانی بۆ 3 بەیانی 2 مانگی ڕێک لە پێشی بۆ دایاندنە نازان بۆم بڵێ باشە حاجی تۆ بەپێی قسەی ئەو بەڕێزا ئەڵێ لە کەرکووک سەرکەوتوو نەبوون ئومێدی چیتان هەیە لێرە ئەو هەموو دەنگە کۆم من لە کەرکووک سەرکەوتوو نەبووم لە دوای کەرکووک 7,000 دەنگ بێنەوە بۆچی سەرکەوت سپاس پرسیارەکەت لە خزمەت ببوورە جەنابەت لە ماوەی ڕابردوو ئەو ئیستخارەکە جواب بدەم عەفەن لە پەرلەمانی کوردستان کاندید بووی بەڵێ دەریشتووی دەنگەکی زۆریشتینە لەوێ شتێکی ئەو تۆ لە بۆ ملەتی کورد نەکرد یعنی شتێکی دیارت نەکرد وەنیە ئەگەڵ قسەش لە هەر یەکەکی ئێوە پرسی کە لە وەزیرەکەشان پرسی دەڵێ پارتی ڕێگر بۆ لەوەی کە ئەمە کار نەکەین یان یەکێتی لە ڕێگر بۆ کە کار نەکەین ئەوانەی باڵادەستر بوون ڕێگر بوونە کە کار نەکەین باشە کە ئەوان ڕێگر بوون لۆ ئەنگۆ زوو نەخشانەوە لە خزمەتم ئێستا کە دەچێ وێندەرێکە ئەوانی شەڕێگەرد نینە سپاس کاگرنسخوا ئەوەی کە ئەوان بە حزبێکی لەسەر سەرم بەس حزبێکی ئیسلامینە ئەوان کە باسی ئەو برادری خۆیانی کرد دەڵێ لەناو خێزانەکەی خۆشی دەنجی پێ نادەن پێیان گوتومە یعنی بە ئەویان گوتووە کە ئەمە دەنگ بە و برادری خۆیان نادەن کێسە چێ ناو لیستەکەی دکتۆر بەرهام با خۆی جواب باتەوە وای گوت حاجی نانەوتم هەندێک ڕۆیشتونە لە ناوی یەکگرتو تەنان خێزانەکەشی دەنگی پێ نادەن ئەو بەڕێزێکە ناوتم هەندێک ڕۆیشتونە
بەڕێز گوتی پەیوەندیان پێ وتمە بەس ناو نایە وتمە هەندێک لەوانەی کە ڕۆیشتونە پەیوەندیان پێ حاجی دوای خەڵک سەیرەکاتەوە نازانم وتیان نەدوێت ئێستا نییە گریمان وتی یانەی پێیان گوتیوانە بەڵێ گوتیان کە دەنج پێ نادەین باشە تۆ ئەو قسە دەکەی لەناو خۆی ئەو خێزانانەدا تەفرەقە دروست ناکەی من بۆ دروستیەکەم تەفرەقە تۆ ئەو قسەیەک ناگرێتەوە برا خێزان بە کوردی یعنی خانەوادا کاگران دەزانم ئەو قسەکەی گوت لەناو خێزانەکان خۆشان دەنگنایە لەناو خێزانەکانی خۆیانەوان چەند ساڵێک گرتوو بن ڕەنگە تێکەڵای عایلی وای پێیان گوت نازانم تۆ کێشە بۆ خێزانەش دروست ناکەی بەس حاجی پرسیارێکی بەجێ ئەم معلوماتانە چۆن نەزانن چکم بەڕێزان دەستگای زانیاری و پاراستنی نییە گرتووەوە بەدەست پارتیوێکێتیەوە کام زانیاری قەزە چۆن نەزانی خێزانەکانی خۆیان بەناو منانە پەیوەندیان پێمەوە کردووە زۆر سپاس ئەڵێ پەیوەندیان کردووە بەڵێ فەرموو دوای ئەوە ئەو بەڕێزە دەستخۆشی لەکەم عفو فەرموو پرسیارەکەم بۆ حاجیە لە خزمەت یاگورت و ئیسلامی هەوڵی ئاشتیانی نێوان حزبەکانی داوە تەنانەت هەوڵی دیپلۆماسی نێوان کوردستان و چەند وڵاتی گەتریشی داوە بۆ حاجی خۆی هیچ ڕەبتێکی هەیە یا هیچ کۆنتاکتێکی هەیە لەگەڵ وڵاتانی ترە سپاسە دەکەم ئەو کاکەیە مایکەکەم لێ وەرگرتەوە بیێنێ خوا خۆتان بە عادلانە بە هەموو حزبەکان قسە بکەن حاجی بەس بە کورتی بینە هەیە لەگەڵ وڵاتان ئەبەت ناڵ وڵاتان چیە باش طبعا سەبارەت بە دووفاقی سیاسی یەکگرتووی ئیسلامی من لی دەپرسم حاجی کاروان بەچ پێوەرێک پێی وایە دەنگ زیاد دەکەن لە کاتێکدا خەڵکی کوردستان ئەمە لە بیر ناکە کە یەکگرتووی ئیسلامی لە نێو دووفاقێکی سیاسی گەورەدا بۆ نمونە لە زۆربەی پرسە گرنگەکان بۆ نمونە لە پرسی یاسای هەموارکردنەوە یاسای سەرۆکایەتی هەرێم تا 2000 یەکگرتووی ئیسلامی لەگەڵ کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان و یەکێتی ئەڵێ جوابم دایەوە ئەوە سەرۆکی پەرلەمان بۆ جەلسەکانی سەبارەت بە عەفوم کە سەبارەت بە مەسلەی نیو موچە و ڕبع موچە یەکگرتووی ئیسلامی خۆی داهێنەری نیو موچە و ڕبع موچە بوو لە دواتر عازی کاروان دەهات شینی بۆ هەڵوەشاندنەوەی ئەو مەسلەیە دەکرد لە خۆپشاندانەوەوانە ئەوە یەک دوو ئێستا دەست خۆش ئاخر دەمەفهومە ئەو کاکەی مایکەکەم لێ وەرگرتەوە حاجی ئێوە ئەندازیاری دروستکردنی سیستمی نیو موچەن بە پێی قسەی ئەو دەنگدەری بزوتنەوەی گۆڕان بە چ بەیان نامەیەک بە چ مووقیفێک نەخێت بەرنمەیەک بوو لەسەر جادەکرا ئەو بەرنمەی NRT بوو دکتۆر محەممەد بەبیرم دێ قسەکەی کرد وتی ئەم حکوومەتە موچەی خەڵک بەم شێوازە ئەدالەباتی ئەوەی 3 مانگ بیدا ئەسڵ وایە ئەم خەڵکە شتێکی بۆ تەرتیب کە لەباتی ئەوەندە بداتیان تۆ تەسەورەکەی ئەم دەسەڵاتە بە قسەی یەک نەفەری کردووە جەنابەت پیاوێکی موساقەفی حکوومەت بە قسەی پەرلەمان ناکە بە قسەی ئەم هەموو سیاسیە ناکە بە قسەی یەک نەفەرەکات زۆر سپاس ڕحمەتت لێبێ ئەوە تۆ ئەوەکەی نقطەی زۆفە یەک دقا فەرموو عەفوان ئەیدەم گوڵەکەم بەسەر چاو ئەو تا نووسیوە کامیان ئەیکەم دەبیرم بەسەر چاو فەرموو سپاس کاکرانت تەمان لە کاک عادی پرسیارێکم لە جەنابەت هەیە لە دوای ئەو ڕووداوە یەک لە دوای یەکانەی کە بەرۆقەی کوردستانی کرد لە کوردستان ڕوویاندان هەر لە دەستدانی خاچ کەرکووک یعنی داگیرکردنی کەرکووک و لە دەستدانی خاچی کوردستان کە بەدەیان بە سەدان ڕۆڵەی ئەو کوردەی لەسەر شەهید بوو خوێنی ڕژا بێگومان لە دوای ئەو ڕووداوانە کاری جەنابتان ئەندام پەرلەمانەکانی عێراق زۆر گرانتر دەبێت یعنی پێویستان بە زیاتر هەوڵدان و تێکۆشانە پرسیار لێ دەکەم ئایا یەکەم کار لە پەرلەمانی عێراق چییە یعنی کار پرسیارەکە گەیشت دوا پرسیار وەرەگرم بەڵێ یەک پرسیار وەرەگرم لەگەڵ ئەو پرسیارەی تری ژوەرەگرم فەرموو حاجی قەڵەمەکە بە تۆیە بەڵێ دەستخۆشی لە کاک عازی دەکەین دواتنی بەرنامەکەی کاک عازی جان لە پەیزەکەی خۆت کە خۆت هەڵبژاردبوو لە ئەندام پەرلەمانی باسی ئەوەت کردبوو 100 خێزانی شەهیدی شەڕی داعش دەگرمە ئەستۆ بەڕاستی ئەوە جێ شانازیە ئەمە لەبەر خاتری ئەو قسەی بەڕاستی دەنگت پێ دەدەم سپاس ئەو مایکەم بەنێ ئەو مایکە بەن بەو دەی کاکە 20 ثانیە بە قوربانە دەستخۆشی لە جەنابتان سەرسەرم سەرچاوم کاک حاجی بەحسی وەی کرد گوتی لە پەرلەمان یاسای چاکسازی ترس هەیە ئەو ترسە چییە؟ سپاسە دەکەم پرسیار ناتوانم براکەم ناتوانم ئەو پیاوە بەڕێزە ئەو مایکەی بەرێ بە قوربانە بم طبعا خەجاڵەتم کە ڕامگرتی بەس پرسیارێکیانە گەیشت بۆیە باشە فەرموو
ئەو پیاوە 20 سانیا یەک خولەکەیان بە حاجی بزانم سرعی بەدیهی چۆنە بۆ وەڵام سپاس کاک حاجی زۆر سپاس بەخێرەکەم ئایا لای یەکگرتووی ئیسلامی ڕفراندۆم کارتێکی زێڕینە لای ئازال سپاس لە دوا پرسیارەوە دەست پێ بکە ڕفراندۆم کارتێکی زەڕینە ڕفراندۆم ئەو تاپۆیەیە کە هەر کاتێ بتوێ بینای لەسەر دروستەکەیت بە پێ قانونی دەولی وەرمانگرتووە ئەو یاسای کە ترسی هەبوو ترسەکە لەوەیە لای کەم هەندێک لایەن 800,000 خانەنشینی نایاسایی هەیە ئەو دەنگدەرە بۆ ئەو نایانەوێ پێشی ئینتیخابات پێشی هەڵبژاردننی عێراق ئەو یاسایە بڕە بڕێەوە غەیری یەکگرتوو نەبێت بۆ لەبەرەوەی ئێمە یەک خانەنشینی یاسایمانە یەک لە باڵامانی دیواریشمانە ئەوەی بە سرعات ئەوەی ئایلەکە من وەکو منەت نایلێم هەستی پێ ئەەکەم لەناو مناڵی هەتی و فەقیرم هیچ منەتی تیانە ئەو پێم خۆشە لە معاشەکەی پەرلەمانە ئەی سبێنە بەڵێ بەڵێ 100 ئایلە ئەیگرمە خۆم کاکە دووفاقی یاسای سەرۆکاتیرم بۆ جەنابتم باس کرد جوابم دایەوە یاسای سەرۆکاتی هەرێم ئەگەر ئێمە نیز یەک ڕۆژیشتان ماتاوە نەکرد دکتۆر یوسف 2 مانگی لەبەردەست بوو 6 ڕۆژی لەبەردەست بوو سەلاحیەتی کاک مەسعود بەکار بێنێ بەکارینیان یەک تەوقیعی واژوو نەکردو لەباتی ئەو بۆ نەیکرد وتمان ئەکەوینە پێشت دێینە هەولێر نەکەوت وتمان کاکە دێینە کاکە باێمە بکوژرین تۆ ترسی فێمە ئێماکەوی پێشت بەڵام ئەو کەنێ ئێمە چی لێ بکەین دوو ئەفەن هەولی ئاشتیانە هەر بەردەوامە ئێمەتان بەجێش لە چۆ نیوەی ڕێگا عکسە وتمان دێین لەگەڵتان کاکە وتمان دێین لەگەڵتان بۆ نەهاتن ئێمە چی لێ بکەین گیانی من ئەفوان لە ئەوەی کە ئەڵێ لە باسی پەرلەمان کە چیکرە پەرلەمان خۆی جارێ بە 6 مانگ نەکەوتەوە سەر ئیش 1 ساڵ و 6 مانگ ئیشمان کرد لە پەرلەمان 2 ساڵ داخرا ئێستا 4-5 مانگە و 4-5 مانگ 16 ئاب 16 ئەوە هات بەسەریا ئۆکتۆبەر هات بەسەریا کاک ئەو برابەرز باسی دەست دەکار کێشانێک بەڕێزان هەمووتان باش دەزان من دەستم لە کات کێشا وەکو مەبدە دەستم لە کات کێشایە ئەو خەڵکە ناگەیشتە ڕێکەوتن حیزبەکان ناگەیشتە ڕێکەوتن بەڕاستی من وەکو حاجی ئەڵێن دەست لە کار کێشایەوە دوایی کە هاتە سەر دەنگان تەکلیف لە حیزبەکان کردەوە توتە برادەران دەنگی پێمەیان با قسە دۆک نەخێوانە وەڵی بەڕێزان من دەستم لە کات کێشا وەکو مەبدە دوام یەک ئیفاد منە بووە یەک نەخێت تونس ئیجازەی دکتۆری یوسف ڕۆیشتم لێوە بوو ڕەحمەت من و کاگاکار ڕۆیشتین کاگاکاری ڕەحمەتی تۆ گۆڕانی کاگاکار لە کاتی دکتۆری یوسف لێوە یان نەبوو ڕوخسەت هەیە تەوقەیەکە لەگەڵا بکەم پێشچوونەوە بەغا لە خزمەت بەرنامەکە تەواو بوو زۆر زۆر سپاس بەڕێز کاک حاجی کاروان سەرۆکی لیستی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە هەولێر بەخێر بێ سەرچاو بەخێر بێ سەرچاو بەڕێزان ئەم شەو حاجی بوو سبەی شەو مامۆستا مەلا بەشیر میوانمانە بێت کاتێکی خۆش بەخێر بە سەرچاو